وەکو ئاشکرای کە کەمپی مەخمور ماوەیە کە گەمارۆ درراوە لەلایەن کاربەدەستانی پارتیەوە و خەڵکی ناو ئەو کەمپەش هەموو خەڵکی سڤیلن و تاوکو ئێستا سێژن لە ڕووی تەندروستیەوە حاڵەتیان بەرە زۆر بارودۆخێکی خراپ چووە لە کاتێک ئازانی کە بارودۆخی تەندروستی ئەو ژنانە لە بارودۆخی ئەوەیە بوون کە حاڵەتی مناڵبوون بۆ ئێمەش کازانین لە ڕووی تەندروستیەوە باسی بکەین کە ترسناکترین حاڵەتە لە ڕووی تەندروستیەوە بەڵام هەتاوەکو ئێستا هیچ کەس لەسەریان نەهاتۆتە دەنگ لێرەوە ئەمەی بڵم بێ هەڵوێستی حکوومەتی هەرێم شەرمەزار ئەەکەین پێویستە هەر تاکێکی ئەم کۆمەلگایە پێویستە هەر خەڵکێکی ئەم کوردستانە بێتە دەنگ لەسەریان لە کاتێکا کە پەرلەمانتارانی هەدەپە لە باکووری کوردستان هاتوون بۆ کەمپی مەخمور ڕێگەیان پێ نەدراوە سەردانیان بکرێت بەڵام پەرلەمانتارانی ئێمە بێدەنگن لەسەر ئەو گەمارۆیی کە لەسەر کەمپی مەخمور هەیە پێویستە هەرێک لە پەرلەمانتاران چی لە هەرێمی کوردستان چی لە پەرلەمانتارانی عێراق بێت یاخود خەڵکی باشووری کوردستان بێدەنگ نەبن بەرامبەر بەو گەمارۆیە و هەموو پێکەوە یەک هەڵوێز بن و چی بە چالاکی مەدەنیانە بێ یاخود بە چالاکی تر بێت خاوەندارێتی لە خەڵکی سڤیلی کەمپی مەخمور بکرێت لە کەسایەتی دایکانی ئاشتیەوە کە ماوەیەکی زۆرە لە بەردەم بازگەی هەولێر و مەخموران بە ڕۆحی دایکانی ئاشتیەوە پێویستە ئێمە هەموو خاوەندارێتی لە گەلی مەخمور بکەین و بهەڵوێستی حکوومەتی هەرێم شەرمەزار بکەین. دەسەڵاتدارانی هەرێمی باشووری کوردستان حەسارێکی ئابووری و سیاسی و تەندروستی و مرۆڤانیان خستۆتە سەر کەمپی پەنابەرانی مەخمور کەمپی پەنابەرانی باکووری کوردستان لە مەخمور و ئەمە دوو مانگە و حەسارە لەسەریانە و زۆرترین ئازار بەرە ئەو ماڵ و مناڵ و ژن و دایکانە کەوتووە و ئێمەکو بیستمانە سێژن لە حاڵەتی تەندروستی مناڵێن لەبار چووە نەخۆشخانەکانیان دەرمانی پێویستیان نەماوە و لایەنی ئابووری خەڵک بەرەو خراپە ڕوات بۆیە پێویستە ئەو حەسارە بە زووترین کات هەڵبگیرێت چونکە ئەوان دەرەنجام کوردن خەڵکی ئاوارن هەم لە لای مافی مرۆڤەوە هەمووکو ئینسانێک پێویستە تەعامل لەگەڵیانە بکرێت و حکوومەتی هەرێم پێویستە زیاتر دەرگا بەڕووی ئەوانە بکات و نەک دەرگا بەڕوایانە دابخات و ئێمە ئەبین لە عێراق شەکەوانێ دەنگی نامۆ هەیە دژی خەڵکی سڤیلی ئەو کەمپا وەکو بە تیرۆز ناوێنە بن چەند پەرلەمانتارێک ئەوە و بەتایبەت ئەو پەرلەمانتارە خۆی سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ بێت ئەمە عەرز و ئاسمانی بینە لەگەڵ پیشەکەی خۆی لەگەڵ لیژنەی مافی مرۆڤ لەگەڵ ئەندام پەرلەمانی و عێراق پێویستە زیاتر هاوکاری و کەمپە بکات و گوێ لەو دەنگە نامۆیانە نەگرێت بڕوا واقعیان خۆی لە شوێنە و لە شوێنە حاڵ و گوزرانی و خەڵکە ببینێت و ئەو چالاکی کەوا دایکانی ئاشتی ئەمڕۆ کردویانە لە بەردەم سەیتەرە من بەرزەڵێن نرخێنم و پشتگیری لەکەین و پێویستە وەڵامی ئەو دایکانە بە زووترین کات بدرێتەوە.